باسی کاریگەری بیرکردنەوەی دروست دەکەین کە بیرکردنەوەی ئەرێنی چۆن ئێمە بتوانین وەکو تاکەکان لەناو کۆمەڵگەیە هەمیشە بیرکردنەوەکانمان بیرکردنەوەیکی ئەرێنی بێ و بتوانین خۆمان بە شێوازی لەگەڵ ژیانە بگونجێنین کە هیچ گرفتێکمان بۆ دروست نەبێت. ڕاستە بەرزی و نزمیەکانی ژیان و گرفتەکانی ژیان و ئازارەکانی ژیان هەمیشە لەگەڵ هەمومانە بەردەوامە، بەڵام ئایا ئێمە خۆمان چۆن ئەتوانین بیرکەینەوە، چۆن ئەتوانین هەنگاو بنێت، چۆن ئەتوانینەوە بکەین بازمونێک و جارێکی تر لە کارێکی ترمانە بەکاری بێنین وەکو کار وە لە هەموو بوارەکانی تریشا بەگشتی و هەمیشەش بتوانین بیرکردنەوەیەکمان هەبێ چەنە سوودیە بێ بۆ خۆمان ئەو سوودیە بێ بۆرە بەرامبەرەکەمان، چونکە گرتۆ بیرکردنەوەیکی ئەرێنیت هەبێ بێگومان وزا بەخشیت، ئەو وزەی کە پێتە ئەو وزەی کاتوێ بەکاری بێنی و ئەو وزەیە کاتەوێت کە هیچ کەسێک ئازار نەی و ئەو وزەی کاتەوێ هەمیشە پلانێکی باش دەبێ بێگومان چواردەورەکەشە سوودی لێبینن لە تۆ ئەزمون وەرەگرن. ئەمە پێویستی بەچیە؟ ئەمە پرسیارەکەیە بۆ کەسانی کە بیرکردنەوەی ئەرێنیان هەیە، ئایا کەسانێکی جیاوازن لە کۆمەڵگایە یاخود ئەمە بەهرەیەکەتیانە یاخود چۆن توانیانە بگەن بەوەی کە هەمیشە بیرکردنەوەکانیان ئەرێنی بێ. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز خاتو ئیمان سەلام وەکو ڕاهێنەری کەشەپێدانی مرۆیی کە بەڕێزە لەستا لە ستۆدیۆ لای ئەمە میوانە. خاتو ئیمان زۆر بەخێر ببیانی. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم پرۆگرامە جوانە و تیڤێ جوانەکەی کوردستان. زۆر سپاس، زۆر بەخێر بێ. بابزانین بیرکردنەوەی دروست چییە؟ ئەگە پێناسێکی بۆ بکەین. بیرکردنەوەی دروست ئەتوانین بە پوختترین پێناسە بێڵین ئەو شتەیە کە بەرەو پێشمانەوە ئابات، ئەو شتەیە کە هەموو تاکێک پێویستی پێیەتی. یعنی تۆ لە مناڵێکی ساواوە کە پێویستە پێداویستیەکانی پڕکەیتەوە بۆی دڵخۆش بێ، بۆی ئاسوودە بێ، هەتاوەکو بە تەمەنێک کە نزیکی ئەوەیەتی کە ژیان بەجێ بهێڵە. هەموومان پێویستمان بە ئەرێنی بیرکردنەوەیە، دروست بیرکردنەوەیە، چونکە ئەگەر مناڵێک ئەوانی بۆ دابینەکی بە گریان بێزارت ئەکا و ئەو لەو دقەیە ژیان لە لای تۆ ناخۆشەکە. هەموو جارێ ئەبینی مناڵێک ئەگری یەکسەر هەموومانەڵێن چی ئەوێت بۆی بکە با بێدەم بێت بۆ ئەوەیە هاتۆزە ئاسوودە بین مێشکمان ئیسراحەتکە. ئەمە لێرەوە دەست پێیەکە بیرکردنەوەی دروست. تۆ بە دروستی بیر ئەکەیتەوە کە پێداویستی ئەو مناڵە پڕکەیتەوە بۆ ئەوەی ژیانت ئاسوودە بێ. ئەی بۆ خۆت ئەمە جێبەجێ ناکەی. هەنێ جارە بینی ناخۆشیەک لە ژیان تای بۆ ئەهێڵی هەر بۆ ناخۆشیە بڕوات. هەوڵ بە بیرکردنەوەیکی دروستی بۆ بکە، لەگەڵ خۆتا گفتوگۆیەک بکە بۆ ئەوەی وردە وا لە خۆت بکەی بە بیرکردنەوەکانت ژیانیشت باشتر بکەی، ژیانیشت دروستتر بکەی. چکە هەمومان ئەزانین بیرکردنەوەی مرۆڤ ڕەندانەوەشی لەسەر کاردانەوەی ئەبێت کە کاردانەوەت نەرێنیانە بوو هەم خۆت زیان وەرەگری هەم چواردەورەکەشت. چکە هەنە جارە بینین هەموو ئایلەیەک بەدەست شخصێکەوە تاکێکەوە گیرەخوات بەرەوەی زۆر بە نەرێنیانە بیرەکاتەوە، یان هەنێ شتێک لە لای خۆمان کۆنی ناکەین لە ڕابردوو و ئايات بۆ کۆنی ناکەیت، ینی با بڕوات ئیتر ئەوە وازی لێبێنە لێگەڕێ هەوڵ بە لە داهاتوو شتێک بکە کە ئەوەی ڕابردووی پێ بەرزکەیتەوە یاخود پێی بسڕیتەوە. ئەمانە لەنای ئێمە لەناو تاکی ئێمەیە بەداخەوە تا ئێستش تا ڕادەیەک کەمە، چکە ئێمە قورسایی ژیان وای لێ کردوین زۆربەی کات هۆرمۆنی ناخۆشیمان دەربدرێت کە هەمومان ئەزانین هۆرمۆنی خۆشی و ناخۆشی هەیە لە مرۆڤە. بۆیە ئەگەر هەوڵ بین ئەو شتانە بکەین، ئەو کارانە بکەین کە هۆرمۆنی خۆشیمان پێی دەرئەبڕێ. ئەم کارانەش یەکێک لەوانە وەرزشە کە ئەمڕۆ باس کرا لە ناو پرۆگرامیش. وەرزش وات لێ کات هیلاکت ئەکا جەستەت هیلاکەکە تەرکیز ناچێتە لای شتە خراپەکان بیرکردنەوە نەرێنیەکان، ینی واد لێ کە ئەبینی جستێکی بەهێزە هەیە تەندروست هەیە ئەرێنیانەتر بیر ئەەکەیتەوە. ئەمە یەکێک لە ڕێگەکانە. یاخود خۆراک خواردن، هەنێ جار هەیە خواردن ئەخۆین ئەو خواردنەوەمان لەکە مەعیدەمان قورس ئەکات یەکسەر ڕاستەوخۆ کە ئابە لێمانەیە بێتاقەتێک لێمانەیە. هەنێشت هەیە ئەگەر ئێمە خۆمانی لێ دوور خینەوە باشتر ئەتوانین ئەرێنیانەتر بین و دروستتر بیر بکەینەوە لە ژیانە. وەکو بۆ منە خواردنی ناتەندروست یاخود خەوەکانمان ڕێکخینەوە زۆر بیکات ئەو هۆرمۆنانی کە لە کاتی خەوە دەرئەدرێت ئێمە هەمووان ئەزانین بۆ کەسێکی گەورە تا کاتژمێر ئەو پەڕیەکە تر لە دوای کاتژمێریەکە و کە تۆ نەخەوت بێتی ناتوانیت هۆرمۆنی باشت بۆ دەرنادرێت بۆ ئیسراحەتی مێشکت. بۆیە پێویستە خەوت ڕێکەیتەوە. یەکەم شت من بەڕای من یەکەم شت ڕێکردنەوەی خەوە. زۆر جار کەسانێکە بێخەون ئەڵێ ئەوە نە هەست بە بێخەوی و بە بێزاری ئەەکەن تەنانەت بیرم بۆ لە ناکرێتەوە. دەستخۆش یعنی هەنە جار هەیە تەرکیز لە لای ئەوە نامێنێت کە سایقەکەت بکەیت، تەرکیز لە لای چەندها کە سایق هەیە لە کاتی شۆفێریا خەوی لێکەوتووە. ئەمە هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی خەوی ڕێک نییە، سیستمی خەوی ڕێک نییە کە سیستمی خەوت ڕێک کردەوە باشتریش خواردنە بۆ ئەخورێت، خواردنێکی باشتر ئەتوانی بخۆیت و تەندروستتر ئەژیت. تۆ چی بگات بەوەی کە تۆ بەیانی کاتژمێر هەشت هەستی یان پێش هەشت هەستی و هەشت لە شوێنی ئیشەکەت بیت
یان بگا بۆی کە تۆ 12 هەستید لە خەو باشە، ئەمە ئیمان هەمووی خان. کاریگەری ئەبێت قسەکەی جەنابەت تەواوە ئەمانە زۆر کۆمەڵێک بڕیارە ئێمە لە ژیانی خۆمانە بەم بڕیارانە واکەن کە بنکردنەوەکانیشمان ڕێک بکەین و بیرکردنەوەیەکی ئەرێنیمان هەبێت بەڵام ئێمە زۆر جار ئەبینین بە قسەکەی جەنابەت بەسراوی نەتەوە بە ڕابردوو لە داهاتوو ئەترسین واتە لەو بینەیە گیرمان خواردووە و واکەن لە ئێستامان چێژ نەبین و ناتوانین بە باشیش بیر بکەینەوە. خۆی ئەوەی کە ئەو ژینگەی تایە ئەژین چوار دەورمان چی ئەڵێن لە مناڵیەوە چۆن لەبارەی ئەم بابەتانەوە قسە بۆی مەکرا ئەمانە تا چەند وای کردو ئێمە بیرکردنەوەکانمان بچێتە ژێر کاریگەری ئەم بارودۆخەوە ئێستا لە بیرکردنەوەی خۆمان بۆ ڕێک نەکرێتەوە. طبعا زۆر کاریگەری هەیە چونکە ئێمە لە مناڵیەوە کە گەورەکرێن بە تایبەتی شەقی ئەوسەد هەمومان بۆ گەورەکراوین ناخۆشیەکانمان زیاتر بووە بە بۆنی ئەوەی لە دەوروبەرەوە شەڕ و کێشە و ئاژاوە هەبووە لە ناو وڵاتەکەمانە تۆزێت کە ئابەوە گەورەکراوین یعنی چوار دەورەکەمان وا گەورەی کردین بەبێ ئەوەی خۆشیان ویستیان بوو بێ ئێمە مناڵێک بووین هاتوینە تۆ لە قوتابخانە بە دڵێکی خۆشەوە نمرەیەکی بەرزمانە ناوە بەڵام کە هاتینەتەوە ماڵە سەرێکین دایک و باوکمان لەسەر نەبوونی بژێویەک یاخود لەسەر کێشەیەک لە نێوانیان نابووە ئەوە نەرێنیەکەیان زۆر بووە یاخود ئەونا شەڕەکەیان قوڵ بووە ئێمەش هەستمان پێ کردووە ئێمەش خەفەتمان پێی خواردووە دوای سێرمان کروتمانە نا کەواتە ژیان قورسایی هەیە کەواتە زەواج قورسە یعنی لە کاتێکا گەهان گەنجەکانمانەڵە زەواجی هەنێ کەس ئەبینم ینی نامەوێت زەواج بکەم ئەمە لەلایەنێک کە زەواج خۆشی ژیانە ئەگەر بە دروستی بیری لەکەینەوە زۆر جیاوازە بەڵام ئێمە وا پەروەردەکراوین هەر لە ناو خێزانەکەمانەوە فێری ئەوە نەبووین کە ناخۆشیەکان لە مناڵەکان بشارینەوە خۆشیان پیشان بێن کە مناڵ پێویستی بەوەیە ژیان بە خۆشی ببینێ بۆی گەشە بکات مناڵ لە ناو بیئەیەکی ئارام و تەندروستە گەشەی زیاتر و باشترەکە ئەو گەشێشی کە ئێمە کردومانە یعنی ئەتوانین بڵێن نەک هاوسنگ بووە بگرە لایەنە ناخۆشیەکەی زاڵتر بووە بۆیە ئێمەش کە گەورە ئەبین هەر ئەمەمان پێ بێنەوە بە مناڵەکانمان یعنی هەر ئەم ناخۆشیەمان پێەیە بەڵام ئەتوانین درەن نەبووە ئەتوانین ئێستا مادەم گەشتینەتە تەمەنێک و کە خۆمان بیرەکەینەوە ئەزانین کە ئەمە هەڵەیەن بیرکردنەوەانە با ئێمە خۆمان ڕێچکەکە بگۆڕین بۆ ئەوەی جیلی دوای ئێمە بەم جۆرە بیر نەکاتەوە چۆنی ئەم ڕێچکەیە بگۆڕین یەک دنیا ڕێگەمان هەیە ئەتوانی تۆ لە ڕێگەی کتێب خوێندنەوە کتێب خوێنەرە لەو بوارەیە یعنی لەو بواری بیرکردنەوەی ئەرێنی دێها کتێب و سەدەها کتێبمان هەیە بە چەندها لەهجە و زمانی جیاواز تۆ توانی بێت ئەگەر هەر لەهجەکە شتێ نەگەشتی بە کوردیش هەمانە کتێب بخوێنەرەوە یاخود ئەگەر ئەوە نەبێ من لە هەموو پرۆگرامیان لە هەموو شوێنێک ئەڵێم بەشداری خول و گەشەپێدانی مرۆیی بکە چونکە ئێمە پێویستمان پێیەتی تەنانەت ئەو ڕاهێنەرانی کە خۆیان خول ئەکەنەوە پێویستیان پێ بەردەوام خول ببینن بەردەوام ئەبدەیت ببینن چونکە ئێمە وەکو چۆن لە عیلمی طوبە ڕۆژ بۆ ڕۆژ گۆڕانکاری زیاتر ڕوئەت و پێویستە دکتۆرەکان هەمویان بچن بۆ مؤتەمەرات و بۆ ئەو شتانی کە زیاتر ڕۆشنبیریانەکە لە دەربارەی عیلمی تەندروستی هەر بە هەمان شێوەش علمی گەشەپێدانی مرۆیش پێویستی بە ئەوەیە کە ئەبدەیت بە خۆت بیت ئێستا بەڕێستان پێشکەشکارێکی زۆر سەرکەوتون لە بوارەکەی خۆتانە بەڵام پێویستە ناوە بە دوواداچوون بکەن و بگەڕێمزان لە کۆمەگە چ شتێک پێویستیە بۆی بهێنن وەکو ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە دیاری کراوە بۆ بیرکردنەوەی دروست بەڕێستان ئەم پرۆگرامەتان ساز کردووە کەواتە هۆشیاری ئێوە دەرەخات نەگەوەی کە ئێمە بچینایەتە ساڵی تازە ئەنجا بیرتام کەوتایەتەوە کە ڕۆژێکی لەم جۆرە هەیە کەواتە نابێت کاتەکانمان لە دەست بین دەستخۆش بۆی کە بتوانین چی باشترە بە دەستی بێنین زۆر ڕاست واوەی کە دوێنێ ڕۆی ئەم ڕۆجارێک کە دووبارە نابێت چکە کات لەسەر تۆ ناوەستێ بەڵام ئەوەی کە گرنگە ئەمیشە پرسیاری ئەوە هەیە چۆن من بتوانم بیرکردنەوەکەم دروست بێت کە لە کاتێکە زۆربەی کات ئێمە ئەم شتەمان لە بیرە چێتەوە لە هەڵچوونەکانمانە لە ناخۆشیەکانمانە لەوەی کە بەردەوام بەگەر باسی کۆمەڵگای خۆمان بکەین ژاوێژاوێکی زۆر بەسەرمانەوەیە بەردەوام پەلەپەلێکی زۆرمانتیایە بەردەوام هەوڵەیەین کەشتەکان بە کەمترین کات بەردەست بێت بەڵام ئەمە بیرکردنەوەی دروست لەگەڵم بابەتیان نیە بیرکردنەوەی دروستەوەیە کە تۆ پلانت هەبێ بیرکردنەوەی دروستەوەیە کە تۆ بتانی سوود لە ئەزمموی چواردەورەکە دووەرگریت و بتانی لە کارەکانی خۆتا بەکاری بێنی کە تۆ جارە بیرێکی باشت کردەوە توانیت تیا سەرکەوتوبی هەنگاوێکی کانێ چونکە ئەمە چۆن باسی طبی تەندروستی یان تەندروستیت کرد کە هیچ کاتێک لە وەستانە نییە هەمیشە ئەبدەیتی هەیە بیرکردنەوەکان ئێمەش هیچ کاتێک لە وەستانە نییە چکە ساڵ بە ساڵشتی جوانترە بەدوایە کەواتێمە چۆن پلانی ئاوادا بنین خۆی ئێستا ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە دەستپێکی داخڵبوونە بۆ ساڵی تازە زۆر ئەساسی ئینسان دانیشە لەگەڵ خۆی بیرکاتەوە ئەم بیرکردنەوە چۆنی و یارمەتی شتیا بۆی پلانی تازە و تۆکمەدا بنیت بیرکەرەوە بزانە لەم ساڵەیە لە یەکی ساڵی پێشوو تا ئێستا چیت دەستکەوتووە و چیشت لێ ڕۆشتووە ئەگەر دەستکەوتەکانت زیاتر بوو لە ئەوانی کە لێت ڕۆشتون کەواتە ئەو پلانی کە هەت بۆ ساڵی پێشوو
تا ڕادەیەکی باش ئیشی کردووە سەرکەوتوو بیت سەرکەوتوو دەستخۆش بەڵام ئەگەرزانیت ئەوانی کە لێ دڕۆشتون ئەوانی کە لە دەستت داون زیاتر بوو کەواتە تۆ پێویستە بە خۆتا بڕۆیتەوە پێویستە ئەو پلانات بە شێوازە چێنج بکە ینی دەستکاریەکی بکەیتەوە نەک ئەوەی بیگۆڕیت ئێمە وتمان پلان یاخود ئامانج کە دیاری ئەکرێت نابێ بە هیچ شێوەیە گۆڕانکاری تیا بێچکەوت ئەو ئامانجت بە تەواوی قەنەعەتەوە دیاری کردووە کە گۆڕیت دووبارە جارێکی تر ئەوەی تریشیان نەگۆڕی بۆیە وەرە پلانەکەت مەگۆڕە بەس دەستکاری بکە بەپێی ئەو ساڵە تازەیە دەستکاری بکە چۆنی یارمەتیت ئەیە وەک لێکە کە تۆ بزانی هەدفێکە هەیە لەم ساڵەیە کە بەدەستی بێنی ئەمە یەکەم شتە یعنی وەکو بەڕێزتان ئاماژەتان پێەیە ئەگەر ئامانجت نەبێ نازانی بۆچی ژیانەکە یعنی بەڕاستی ژیان هەر دووبارە ئەبێ بە ڕۆتیناتی ڕۆژانە بەڵام کە تۆ لە دەستپێکی ساڵی تازەیە ئەم بیرکردنەوەی لەگەڵ خۆتا کرد ئەمە جیا کردەوە دەستکەوتەکانم زیاترە لە شکستەکانم کەواتە من سەرکەوتوم چۆن سەرکەوتوانەتر بم یعنی چۆن تۆ ئەگەر بڵێ کاتاوە من ئەم ساڵ سەرکەوتوم زۆربەی شتەکانم بەدەستێنەوە با هەر بۆ ڕیتمە بەردەوام بم نابێت چکە تۆ ساڵێک ئەچێتە سەرتەمەنت ئەزمونێکی زیاتر یێتە ژیانتەوە بەڵکو پێویستە بە دوواداچوون بۆ خۆت بکەیت ئێمە بە دوواداچوونمان بۆ خۆمان زۆر کەمە دەیمە بە دوواداچوون بۆ چواردەور ئەکەین بەس بۆ خۆمان زۆر بە دوواداچوونمان کەمە کە بەداخەوە یعنی نابێت ئینسانە بێت سەرەتا لە خۆ دەست پێ بکات ئێمە زیاتر ئێستا هەر بەڕێستان سێری نواندنی بەڕێستانەکەین ئەنجا ئەداکردنتان یعنی ئەگەر بەڕێستان باسی بیرکردنەوەی ئەرێنی بکەن هەر ئێستا لە ئەسنای قسەکانتانە شتێک بڵێن کە نەرێنی بێ ڕاستەخۆ بینەر گوێچکە و چاو تەرکیزیە بۆ لای ئێوە ئەڵە ئێوە باسی ئەرێنی ئەەکەن چۆن خۆتان نەرێنین بێگومان وایە ئێمە کە یەکێک لەوانە من خۆمم باسی بیرکردنەوەی ئەرێنی یەکەم لە ژیانی ڕۆژانەما ئەگەر بە نەرێنیانە مامەڵە بکەم کەواتە چین کرد بۆیە ئەگەر تۆ بیت ئەمە بیر بکەیتەوە بڵێ ئەم ساڵم بەم جۆرە بووە با بە ساڵی داهاتوو بە شێوازێکی تر بم یەم دەستکاری پلانەکەم بکەم ئەگەر پلانەکەم داناوە بۆ دو ساڵی ئایندە سەرەکەم ئەم ساڵ زۆرتر لێ نزیک بوومە تۆ ئەیکەم بە یەک ساڵ قەیچەکە مهم ئەوەیە تۆ پلانێکت هەبێ شتێک هەبێ کە تۆ وابەستە بێ پێوەی لەم ساڵا پێی بگەیت ئەمە یارمەتی دەرێکی باشە بێ بۆ ئەی کەوتمان خاڵە بەهێز و لاوازەکانمان دیاری بکەین جاری پێشوش من لە پرۆگرامی پێشوش باسی ئەوم کرد خاڵی بەهێز و لاوە زۆر یارمەتی تۆ ئەیات کە ئەرێنیانە بیرکەیتەوە یعنی بیدۆزیتەوە لە خۆتا ئێستا لەوانەیە شتێکی زۆر بەسیط لە تۆیە بەس خەڵێکی زۆر گەورە بێت بۆن منە هونەری گوێگرتن زۆر کەس نیەتی زۆر کەس ناتوانێت دانیشێک گوێ بگرێت بەڵام بەڕێزە لەوە چه زۆر باش و زۆر جوان بتوانانی گوێ بگری لە بەرامبەر ئەمە خەڵکی بەهێزە لە تۆیە وات لێ ئەکات ئەرێنیانە بی بڵێ من ئەو خاڵە بەهێزم هەیە نا من ئەوەندەش نەجار بێن بخۆمان تۆ خراپین نا من ئەوەندەش خراپ نیم من ئەو لایەنەم زۆر باشە من لەگەڵ کەسێکی تر لەم لایەنە و فەرقم هەیە ئەمەوە ئەکات هەم خۆت هەم چواردەورەکەشە کە ئەدبینن ئەو نەگەشاویت ئەو نەبیرکردنەوەت ئەرێنیە و سەرنجیان ڕائەکێشی جاوالی ئەکەیت چواردەورەکەت ڕۆشن بیرەکەیتەوە بۆی کە هیچ نەبێ ئەگە هیچیان لە دەستنە ئەرێنیانە بیرکەنەوە و دوای ئەوە کۆمەڵگەش وردەوردە ئیشەڵڵا تەمەناکەم هەموو تاکێکی کورد بتوانێت وابێت کە هیچ نەبێ ئەگەر لایانی مادیەکە ناتوانێت قازانجێکی وا بکە ئەگەر کێشە و زەختیشی لەسەرە لەناو خۆیە ئەرێنیانە بیرکاتە بۆی کە ئەچێتە دەستپێکی ساڵی تازەوە بە ئەرێنیانە هەم پلانەکەی جێبەجێ بکە هەم ئامانجەکەی بەدەست بێنە هەم چواردەورەکەش خۆی شتێک هەیە لە کۆمەڵگای خۆمانە زۆر جوانە یعنی هەمیشە بۆ زمانەی خۆمان کە باسیەکەین ئەڵێ خۆ پارەی تێ ناچێ دڕێکی خۆشم بەرێ ینی خۆ هیچ شتێکی تێ ناچێت کە سێری بەرامبەرەکەتەکەی تێکەڵی کۆمەلگابی بە پێکەنینەوە بە ڕێکی خۆشەوە بە تێکەڵ بە وەک لەوەی کە تۆ وەکو خۆتیت ماسکەکانی فڕێبە بتوانە ژیانێکی ئاستە دەبێت ئەمە چەند گرنگە کە تۆ سادەی خۆت بنوێنیت ینی ماسکەکانی خۆت فڕێبەی دڵنیام ئەمەش بیرکردنەوەیەکی دروستە ئێمە چۆن بتوانین کەسێکی وابی طبعا یەکەمین کاریگەری کە دەرەکەوێت بۆ خۆمانە چۆنی پێستمان جوانە بێ ڕەونەقمان جوانە بێ ڕاستە خەتی پیری لەسەر دەموچۆمان دوێنتر دەرەکەوێت یعنی لە تەمەنێکی زۆر تەمەنی شابین گەنجتر دەرەکەوین کە ئەمانە کەسانێکی زۆر بەدوایەوەن ئەبینین خەڵکانێک هەیە نەشتەرگەری جوانکاریەکە بۆی فیسی جوان دەرکەوێت ئێتۆ کە شتێک هەبێت تەمرینێک هەبێ وەکو بەڕێستانوتان پارەی تێ ناچێت کاتێکی وای ناوێت ئەین تۆ کاتەکەت هەر لێ ئەڕوا من دایمە ئەڵێم تۆ هەر هاتوویتە تەژیان بژیت بۆ بەخۆشی نەژیت بۆ بە ئاسوودەیی نەژیت ئەجا وەکو بەڕێستان فەرموتان بسەبت ڕێک یەکەم کاریگەری بۆ خۆمانە یعنی پێستمان جوانە بێت تەندروستیمان باش و جوانە بێت چونکە ئێمە کە ئەبینین ئەرێنین پۆزتیڤین ژیان خۆشە طبعا هەر لە خۆهات دەیماڵێن لایانی نەفسی و جەستەی زۆر پەیوەندی بەیەکەوە هەیە ئێکە تۆ نەفست مرتاح بوو
لانی تەندروستیشت مرتاحە بێ ئێکە تۆ تەندروستیان مرتاح و ئاسوودە و تەندروست بووی ئێکەواتێکی قازانجی کردە لە پێشە خۆت دوای ئەوەش وەکو قەڵایەک وەکو ڕێنیشاندەرێکی شەبی بۆ چواردەورەکەت خێزانێک لە ڕێگەی تۆوە کێشەکانی حلە بێ لەوانەیە چەند جار تەلەفۆنت بۆ بکەم ئەرێ تۆ دایمە پێەکەنی لەوەرە کێشەیەکیش بۆ ئێمە حلکە دیوێکی بەداخە و پێچەوانەشی هەیە زۆر جار ئەگەر تۆ ئەرێنی ئەبی کۆمەڵێک گوشەی ئەرێنی لەسەر زمان تا ئەبینی چواردەورەکە بەخواڵی لەم دنیاە ناژی یا بۆ مناڵەن بێخەیاڵە یعنی کۆمەڵک بەداخە و دەستەواژەی لەم جۆرەش ڕەوانەی ئەو کەسانەکرێت کە تۆزێک ئەرێنی تر و جیاوازتر بیرەکەن پێش دەڵێن ئەگەر ئەڵێ دە پێەکەنم هەر پێمەڵی بۆنە پێەکەنی بێتاقەتە بم بڵێ بۆنە بێتاقەتمەژی چونکە کەس بە تۆ ڕازی ناکرێت دەستخۆش ئەوەیە کە ئێمە ئەومان لە مێشکمانە چەسپان من بۆ کەس ناژیم وەکوتم لە پێشە خۆت قازانجەکەیت با چواردەوە با من هەر بە گەنجی بمێنەوە هەر فێستێکی جوانم هەبێ با هەر عنی گەشاوە بم با چواردەوە هەر پێم بڵێ لەم دنیایانە ئەقیچەکەەوە لە ڕاستە من لەو دنیای ئەوانیم من لە دنیایکی تایبەت بە خۆمە من هەڵێم تۆش بێنمە ئەو دنیای خۆم بەڵام کە تۆ ناتەوێ بێ هاوکو وای هێلکێکی پاکراو بیتە دەستی کەسێ بڵێ فەرموو بیخۆ برسیتە ئەو برسیشیەتی بەس نایخوات چکە نازانێ بۆچی پێویستیەتی بۆچی برسیەتی ئەمەیە ئەنی تۆ هێلکەکە بە پاکرای ئیتە دەستی ئەو کەسە بانێکی بۆ ژیانی خۆت پێڵی گەشتبین بە ئەرێنی بە دروست بیرکەرەوە بەڵام ئەو کەسە خۆی مادەم نایەوێت قورسە تا ڕادەیەک بەڵام ئێمە بە بۆ قسانە پاشەکشە نەکەین نەک گەڕێنەوە دووە ئێستا من بەڵام کاک سەرکۆتۆ بۆ ئەو نەپێەکەنی بۆ دایمە ژیانە پێکەنی ناویە تۆ لە دنیای منانی تۆ لە شوێنێکی ترای تۆ لە جێگایەکی ترای لەوە چێ پێگەی تۆ بەرزتر بێ لە من ئەم قسانە ئەکرێت بەڵام بام ئێمە بەمە کۆڵ نەدەین بڵین ئەو کەسە بە من تێناگات لەو دقەیە با بۆستین بەڵام ئەگەر کەسی نزیکمانە ئەگەر چواردەورمانە دووبارە باجارێکی تر هەوڵی لەگەڵا بینەوە چکە ئەگەر ئێمە بۆستین لەوە کەواتە خۆشبەختیەکە هەر بۆ خۆمانە بێت چواردەوری پێ ئاگادار و هۆشیار ناکەینەوە زۆر جارەگە تۆش دروستژیای کەسانی تر لەوانەیە چاو لە تۆ بکەنەوەیان بژێن زۆر زۆر ڕاستە منجمە بەستم لەوەیە یعنی ئێمە ئەتوانین بەو فەیسەی خۆمان بەو گەشتبینی خۆمان بەو بیرکردنەوە دروستی خۆمان کۆمەلگە هۆشیارکەینەوە جا کۆمەلگەیەک بە تاکێک هۆشیار نابێتەوە بەس بە چەند تاکێک هۆشیارە بێتەوە کە من ئێستا پێکەنینەکەی خۆم یابێتەوە زەی ئەرێنێکی خۆم یابێتەوە بەڕێستان گواستانەوە بۆ ئەم لێرە دانە بەدانە بۆ ستافەکە گوازرایەوە هەر ستافێکە چێتەوە ماڵ و خێزانی خۆی ئەوانیش ئەی گوازنەوە وردە ئەو کاتە ئەگەڕێتەوە بۆ کەس ئەگەڕێتەوە بۆ ئەو شخصی کە ئەم پێکەنینەی گواستەوە یاخود ئەم تەندروستی گواستەوە یاخود ئەم دروست بیرکردنەوەی گواستەوە بۆیە ئەگەر تۆ بە یەک قسەش بێت کۆمەدا بەردەوام بیە بە هاوڕێکات لەوانەیە ئەو قسەی تۆ کاریگەری لێ بکات و تەواوی ژیانی بگۆڕێت بێگومانەمەش وەرگرتن و یانەوەی هەیە ینی چۆنەڵی وزەیەک وەرەگری وزەکە بەخشیتەوە زۆر جار من هەر لەگەڵ هاوکارم ساحریش باسم کرد ینی زۆر ماوەی چەند ساڵێکە زانی وەکو ئەم چەند شەوەیەکە پێشوازی لە ساڵی نوێەکەین خۆشیمانوان بەدی نەکردووە لە ناو خەڵکاچکە بەداخۆ زۆر ڕووداوەکان وای لێکرده بووین کە هەم هاتنی ئەو ڤایرۆسە هەم چەندین کەسی ئازیزمان لەدەستچوو هەم کەسی بەتوانەوە بە هێزمان لەدەستچوو لە 2022 لە ساڵەکانی ترە بەڵام ئەبینی ئەم چەند شەوە خەڵک ڕوویەکی خۆشی هەیە بەڕاستی ئەمە وا لە تۆکە تۆش وزە وەرگری تۆش دڵت خۆش بێ ینی وا لە تو واکە کە ئێمە شارێکمان هەیە ئەگەر خۆشیمان پێبن ئێمە دووجار خۆشیتان پێین ینی خەڵکەکەی ئەمەە بە جۆش و خۆشە ینی شەقامی سالم ئەم شەو هاوکارانیشم لێ بوون ینی بمان بینە من لە خۆ دڵمەکرا ئیشتیام کرا بۆ خواردن مەخواشتمە هەستمە کرد پێویستمان بەم خۆشیە ینی دایمانە ئێمە بەس تاکڕەوی بیر نەکەینەوە خۆشی هەمومان لەلا دروست بێت ئەمە زۆر گرنگە کە بتوانین کەواتە وەرگرتنی وزەی خۆشی و بیرکردنەوەی ئەرێنی لە کەسەکانی بەرامبەرمان بۆ من سوودیە بێت زۆر بێگومان کە بەڕستان ئەم شەو لەوێ بوون لە ئەو دقەیە ژیاون یعنی واستان لە پێش و لە پاشی ئەو کاتە هێناوە لەو دقەیە ژیاون لەو کاتەیە ژیاون وڵڵا بوو بۆیە سوودتان وەرگرتووە ئێمە ئەتوانین بەما یارمەتی خۆمان بین کاتێکە ئەچینە شوێنە داخڵی شوێنێک ئەبین لەو دقە و لەو ساتە و لەو کاتەیە بین بیر لەوە نەکەینەوە کە لە ماڵەوە پیشەیەکە ئێمە پێویستە ئامادەکاری بۆ بکەین بۆ بەیانی یاخود ئێمە لە شوێنێکی زۆر جەنجاڵەوە هاتوین هیلاکین ماندوین نە تۆ هەرگە هاتوویتەتە ئەو شوێنە هەر ڕێگەیەکی دوورت بڕێەوە چوویتەتە ئەو جێگایە هەر کاتێکت کوشتووە چوویتەتە ئەو جێگە خۆت ئامادە کردو خۆت گۆڕیەوە چوویتەتە ئەو جێگە ئەی بۆ چێژ نابینی بۆ خۆشی نابینی ینی وەکو بەڕێستانتان پاری تێ ناچێت قەیچێکا بە ینی
بەخۆشی مامەڵ بکەین بەڕستان ئەو دقەیە کە تیایژیاون ئەمەندە چێشتان وەرگرتووە کاریگەری ئەوە لەسەرتاندا ناوە تەنان لەناو پرۆگرامیش باسی بکەن کەواتە ئەگەر هەموو کاتی ئێستا من ئەگەر لەم دقەیە بژیم لەم دقەی ئێستاە چێژێکی زۆر زۆر خۆشە بێت چکە دانیشتم لەگەڵ دوو کەسی پرۆفیشنال قسە ئەەکەم لەسەر بابەتێکی خۆش و لە ستۆدیۆیەکی زۆر خۆش ئەمانە یان ئەچی تۆ ماڵەوە نیوەڕۆی هیلاکی بیرکەرەوە من لە دوای ئەم هیلاکیە خێزانێکم هەیە ماڵێکم هەیە بۆی بێمەوە دانیشم کاتێک بۆم تەرخان کراوە خواردنێک هەیە کە من بیخۆم ئەنی ئەمە کە تۆ بیرکرد خێزانەکەشت کە تۆی بینی بە پێکەنینەوە بێگومان کاریگەری لەسەر ئەویشە بێت طبعا وەکو پێشتریش وتم ئەگەر من بە یەک کەلیمەش بێت بە یەک پێکەنین زەردەخەنە بێ وزە دەربڕم ئەگوازرێتەوە بەڕێستان بەڕێستان دەتوانن ئەو وزەیە لە من وەرگرن کاتە ئیمان خان بەپێ قسەکانی بەڕێزت ئەوەی کە من هەڵبم لە ئێستایا بژیم ئەوەی کە هەڵبم چێژ لەو شتانی کە هەمە وەربگرم ئەمانەوە کاتکە کواڵیتی ژیانم بگۆڕێت لە کۆتایی یا بیرکردنەوەکانم ئەرێنی تر بێت و هەروەها لە سەرەتای گفتوگۆکەشمان باسی کۆمەڵک تەکنیکت کرد وەرزشکردن بوو ڕێکردنەوەی خەو بوو خواردن بوو ئەمانە بەڵام زۆرێک لە کەسەکان ئێستا بوو نمونەکە گویان لە قسەکانی جەنابەت هەیە ئەمڕۆ زۆر زۆر باش بەڕێ ئەکەن ئەبینیت پڕ لە ئێنێرژی بۆ هەموو کەسێ پێیەکەنێت بمشە بەڵام بەیانی کە دەستی پێکردو هەمیسان ئەگەڕێنەوە سەر دۆخە پێشوەکە چی بکەین ئەو گۆڕانکاریانەمە بنەڕەتی بێت ئەو گۆڕانکاریانمان ڕەگ باتەوە لە ژیانمان وانە بێ بۆ کاتێکی کاتی بێت و بەجێمان بهێڵێ دەستخۆش خۆی یەکشت هەیە بەستنەوەی ئازارە بە چێژەوە ئەگەر ئێمە ئەمەمان هەبوو دکتۆر ئیبراهیم فەقێ زۆر زۆر باسی بەستنەوەی ئازار ئەکات بە چێژەوە ئەگەر تۆ توانیت ئازارەکەت بە چێژەوە ببەستیتەوە کۆنتاکتی لە بیننا بکەی ئەوە کێشەکان زۆربەی زۆری حلەبە بەڕستان فەرمووتە ئێمە لەوانەیە ئێستا بکەنینەوە بەرنامەکە پێشکەش بکەین بەڵام لە دوایی یاڵەوە چ بگەڕینە سەر بارودۆخی ئەسلی خۆمان چۆن ئەمە بکەین ئەگەر تۆ بیرت کردەوە و لە مێشکی خۆتا چەسپاندت کە تۆ هەموو دقەیە یەک دەروونت نییە هەموو لەحسە و کاتێک لە دڵخۆشیانی ژیان عیبارەتە لە خۆشی و لە ناخۆشی یعنی واقعبین بیت بەڵام هەڵیش بیت کە کارت تێنەکە دەستخۆش ئەمە ڕێک ئەساسی بابەتەکەیە ئەگەر ئێمە وا بیرمان کردەوە کە هەموو کات ئێمە دڵخۆشین ژیان بەس عیبارەتە لە خۆشی کاتە دووبارە شکستە هێنی ئەگەر بیریشمان کردەوە ئەو ناخۆشی تیاین بەردەوام هەر ئەوە ناخۆشە بێت دووبارە هەر شکستە هێنین بۆیە ئەبێ ئینسان بەشی ئەوە فکری لە خۆیان هەبێ یا لە ژیانی خۆیان هەبێکە دوای ناخۆشی خۆشیت و ئەگەر خۆشیەکی زۆر زۆریش هەبوو ئەکرێ ناخۆشی بێتە ژیانتەوە بۆیە ناکرێتەوە بڵێ ئەمڕۆم لەبەرەوەی ئەمڕۆ ڕۆژێکی کەئیب و ناخۆش بوو تاوە من پلانەکەم کۆتایی پێێنم یا ئامانجەکەم کۆتایی پێێنم من بەردەوام نابم ڕاستە هەمومان هەنەجار هەیە حەزەکەین کەس قسەمان لەگەڵ نکات هەنەجارێ بێزارین ماندوین بێتاقەتین ئەمە قیچەکە زۆر زۆر ئاساییە ئەزانن هەتا یەک هەفتە ئینسان بێتاقەت و کەئی بێتایەک هەفتە ئاساییە یعنی تۆ تا یەک هەفتە حەوت دانە ڕۆژ بێتاقەت بە کەئی بە بچۆرەوە ناو خۆت هەر ئاساییە بەس ئەبێ لە دوێ ئەو هەفتەیە تۆ وازت لەوە هێنابێت دوو بەرهاتپی تۆژە ئەگەر وازت لێنابێ و گری دەرونیت بۆ دروست ئەبێ پێویستە تۆ سەردانی پسپۆڕێک بکەی یا ڕاوێژکارێک بکەی بەڵام ئێمە باسی خەڵکە ئامەکە ئەکەین ئەگەر تۆ حەزت کرد وابیت کە جیاواز بی لە ساڵێکی تر یا تۆ حەزت کرد وابیت کە ئێستا کە ناخۆشیە گڕیاوە بێتاقەتی ماندووی بەڵام هەستیتەوە باشتر هەستیتەوە یەک شت زۆر زۆر گرنگە بۆ ئەوە ئەگەر ئینسان وزە لە ناخی خۆیەوە وەرگێت یعنی چاوەڕوان مەبە چواردەور بێت وزەت بابەتەوە ڕاست کە تووشی شکستێک ناوی بوون من ئەمڕۆ من زۆر زۆر ڕۆژێکی خۆشم هەیە بەیانی ڕۆژەکەم ناخۆشترە لەمڕۆ بربەستی زۆرم بۆ دروستە بێ کۆسپم بۆ دروستە بێ ماندووم ئەکات بعد چاوەڕێمە بە یەکێ بێت کۆسپەکە لە بەردەم تالابات ڕێگەت بۆ بکاتەوە خۆت وەرە کۆسپەکە هەڵگرە و لای بە لە بەردەمتا ئەگەر قورسیشە ئەگەر ماندووشە ئەتوانی داوای یارمەتی لە یەکێک بکەیت بەڵام با وجودی خۆشت ڕۆڵت هەبێت لە بردی ئەو کۆسپەکە خۆمان پاڵەوانی ژیانی خۆمان پاڵەوانی ژیانی خۆمانبینی وزە لە ناخی خۆمانەوە وەرگین یعنی چۆن لە ناخی خۆمانەوە وەرگین کەواتە ئێمەشە ماڵین چۆن هەز بە گەرمی و ساردیەکەین ئەبێ هەستیش بە ئازار و ناخۆشیش بکەین ئەگەر ئەو هەستانش لە مرۆڤانە بێت یەکمان ژیان بەردەوامی نابێت بەڵام ئەوەی کە گرنگە خودی خۆمانین کە لە هەموو بەرزیەکان ئەزانین جارێکی تر لێژێکی کە دروستە بێت دەستی تۆ خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونە زۆر زۆر خۆشحاڵ بووین دەستی خۆش بێت سپاس بۆی لە کۆتا ڕۆژەکانی ساڵە لە پرۆگرامەکە ئێمەیان بانگەشتە جوانە ئەو پرۆگرامە جوانە و سەرکەوتوو بن وەکو هەمیشە هەر سەرکەوتوو بوون ئیشاڵا بە نیازی ئەوەی لە ساڵی نوێیە
باشترین و چاکترین و تۆکمەترین پرۆگرامەکان ئیشەڵڵا بەرهەم بهێنن. زۆر سپاس بۆ ئێوەش کامیشە میوانی ئەمە دەستی خۆش بێت.